چیرۆکی بەردبەرانکردنی پەیامبەرەکە لە بیابانێکدا میوە کەم بوو. خوداوەند یەکێک لە پەیامبەرەکانی خۆی نارد بۆ ناو خەڵکی ئەو بیابانە و پێی ڕاگەیاندن هەر کەسێک بۆی هەیە لە ڕۆژێکدا تەنها یەک میوە بخوات. خەڵک کە پەیامەکەیان وەرگرت و ناوەڕۆکی ئەم پەیامەش بۆ ئەوە بوو کە میوەکە بەشی هەمووان کات. نەوە دوایینەوە ئەم یاسایە لەناو خەڵکەکەدا پەیڕەو کرا و هەمووانیش وەک یەک لەی سوودمەند بوون. باش ساڵانێکی زۆر بەری میوەکان تۆی زیاتریان وەراندە سەر زەویەکە و درەختە بەرهەمدارەکان زۆر بوون و کانیا و لە ناوچەکەدا پەیدا بوو. وای لێ هات ئەو ناوچەیە چاوی لادێ و شارەکانی دەوروبەری لەسەر بوو و دەیانویست میوەکانیان لێ بکڕن، بەڵام خەڵکەکە نەخۆیان لە یەک میوە زیاتریان دەخوارد نەدەیان هێشت دراوسێکانیان بیبن. ئەمەش بەهۆی پەیامی پەیامبەرە دێرینەکەەوە بوو کە ئەو یاسایەی بە باوانیان ڕاگەیاند بوو. بەمەوە کارەش ساڵانە میوەیەکی زۆر و زەبەند دەکەوتە سەرزەوی و دەڕزی و لە ناو دەچوو. هەر بۆیە خوداوەند پەیامبەرێکی دیکەی نارد بۆ ئەو خەڵکە و فەرمانی کرد کە پێیان بڵێت ئێستا هەرچەند دەیانەوێت با میوە بخۆن و بەشی دراوسێکانیشیان بدەن. پەیامبەرەکە بە پەیامە نوێکەوە هاتە ناو خەڵک، بەڵام خەڵکەکە لە کاردانەوەدا پەیامبەرەکەیان بەردباران کرد و لە ناویان برد، چونکە پێیان وابوو هێرشی بۆ سەر یاسا پیرۆزە دێرینەکەی ئەوان کردووە. ئەو یاسایی پەیامبەرێک ڕایگەیاندووە شایەنی دەستکاری نییە. کاتهات و ڕۆشت لاوەکانی ئەم جێیە وردە وردە درکیان بە بێمانایی ئەو یاسایە کرد و چیتر پەیڕەویان نەکرد. بەڵام کۆمەڵێکی کەم لەو خەڵکە خۆیان بە پارێزەری پەیامی خودا دەزانی و بەردەوام بوون لە پەیڕەوکردنی یاساکەی و پێشیان وابوو ئەوان لە باشترینەکانن. ئەم چیرۆکە پێمان دەڵێت مەرج نییە هەموو دێرینێک زێڕین بێت. یەکێک لە ئەرکەکانی مرۆڤ لە ژیاندا ئەوەیە کوڕی سەردەمەکەی خۆی بێت. خوداوەند بۆیە تۆی لە زەمانێکی نوێدا ئافراندووە تا مرۆڤێکی نوێ بیت بە بیرێکی نوێوە. هەندێک لە مرۆڤەکان ڕۆژانە پەیامبەرەکەی ناوەوەیان بەردباران دەکەن بەوەی کە سەرکوت و لۆمەی خۆیان دەکەن تا لەگەڵ گۆڕانکاریەکاندا خۆیان نەگۆڕن. لەم چیرۆکەدا ئاماژەکان بۆ نەریتە نەگونجاوەکانن، نەک چاکە و خراپە، چونکە کرۆکی چاکە و خراپە پەیوەست نییە بە کات و تێپەڕبوونی زەمەنەوە. هیچ چاکەیەک بە تێپەڕبوونی زەمەن نابێتە خراپە و هیچ خراپەیەکیش کات نایگۆڕێت بە چاکە. تۆ چی دەڵێیت؟ ئایا تا چەندێک گرنگە مرۆڤ لە سەردەمی خۆیدا بژی؟